سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شەشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خۆی گەورە و پاشە ناوکارانم بووین و میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامیتەوە جارێکی تر جەژنتان پیرۆز بێ و هیوادارین هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی و تەبایی و پێکەوە ژیان بێ لەگەڵ هاوڕێ و ئازیزان و دۆستانداندا. بەڕێزان ئەمڕۆژ لە نێو کەناڵی ئاسمانی پەیامداین لەم جەژنە پیرۆزەدا لەمانوێ گفتوگۆ بکەین لەگەڵ ئەو کارمەندە بەڕێزانەی کە ماندوونە ناسانە کە لە خۆبوردوانە ئەمڕۆ لێرەدا دەوام ئەکەن کار ئەکەن بۆ ئەوەی پەخشی کەناڵی ئاسمانی پەیام بەردەوام بێت بۆ ئەوەی شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیام نەکوژێتەوە. ئەوان کەسانێکن پێیان دەوترێت سەربازی ون، کەسانێکن کە لە پشتی منەوە چەندین کەسی دیکە هەیە تا ئەم بەرنامە ئەگاتە لای ئێوە خزمەت ئەکەن. ئێمە وەکو وەفایەک بۆ بەڕێزانە دەمانوێت ئەمڕۆ بچینە لایەن و جژنە پیرۆزەیەکی خۆمانیان پێ بگەێنین و هەروەها بابزانین ئەوانیش پەیامیان چۆنە سەبارەت بەوەی کە لەنێو کەناڵی ئاسمانی پەیامدا کار ئەکەن، وابزانین هەستیان چۆن لە جەژندا، وابزانین چ پەیامێکیان هەیە لە ڕێگەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بیگەێنن. ئێوە بینەرمان بن لەگەڵ کارمەندە بەڕێزەکانە پەیامەکان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە. فەرموون. لەوەتی بوومەتە ڕۆژنامەنووس ئەم ڕۆژەم دێتێک چوو. ئەمانە ئەو سەربازەونە بەڕێزانن شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیام بەڕێوەدەن. کامێرە لابد خۆتۆ بواتی چۆن لەگەڵەکەی بینەرانی خۆشەویست ئەم بەرنامەیە تایبەتە جەژنتان پیرۆز بێ، خوای گەورە لە هەمووتانی قبوڵ کە ئێستا لەگەڵ بەڕێز کاکەوە چیەکەی بۆ شۆڕۆی من چرێک سەرم گرتووە دوای گەرن نازایی مۆزوعێک دروست بوو خەریب و پەشەمان بینەوە لەوەکە گرنیەک زێمان ناسا کردووە. ئازاری وجدان مەرات. سلام علیکم. سڵاوتان لەبێت. باشم برایان. جەژنتان پیرۆز بێ. تۆش پیرۆزە کاک محەممەد. یاخوا بەخێرن سەرچاو. ئەمڕۆ لە دەوامی کارەکەی؟ ئەوەڵڵا. جەنابەت لە جەژندا هەست بە چیەکە ئەمڕۆ هەستی چوانەکە جەژنی ڕەمەزانی پیرۆزە؟ جەژن ڕۆژێکی زۆر خۆشە بەنسبەت منەوە لە مناڵیەوە تا ئێستا ڕۆژێکی یەکێکە لەو ڕۆژانەی ساڵ کە زۆر بەلامەوە خۆشە و چێژبەخشە، بەڵام لەوەتی بوومەتە ڕۆژنامەنووس ئەم ڕۆژەم لێ تێک چوو. لەشە ساغ و سەرکەوتوو بێت. چ پەیامێکە دەیە لە جەژنی پیرۆزی ڕەمەزاندا بتوێ بیگەیانی لە ڕێگەی بەرنامەی پەیامیتەوە؟ وڵا پێیام ئەوەیە ینی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە خۆڕاگر بن ئەم دۆخە ینی دۆخێکی سەختە و دۆخێکی پڕقەیرانە ئەگەر خۆڕاگر نەبی لە بەردەمیان بەڕاستی ینی ئەستەمە ینی مرۆڤ تووشی نیهارەکە. پەیامیشم بۆ لایەنە سیاسیەکان ئەوەیە کە بەڕاستی ئیتر بەسە یاریکردن بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان، بەسە ئیتر خەڵک تووشی ئینهیار و ناڕەحەتیەکی زۆراتۆ کە ئەم دۆخە ڕاستی سەربۆشی زۆخرا بە کێشێ ئەگەر لە دوای جەژن چارەسەرێک بۆم دۆخە نەدۆزنەوە. سپاس بۆ ئێوەش. کاکسەی چۆنێ؟ جەژنە پیرۆز بێ. حاڵت چۆنە؟ باشیت؟ پەیامی خۆ بگەێنە لە ڕێگەی بەرنامەی پەیامی تۆوە. سەرەتا بەخێر بن جژنە پیرۆزە لە هاتووتۆ لە تۆی بەڕێز وەروە لە کامێرەمانی خۆشەویستیشەکەم و لە موسڵمانانی بەگشتی. باشە جەنابتان لێرەن لە بەشی تۆمارکردنی ڕێکۆردەکانن با بڵێن. جەنابتان هەستان چۆنە کە لە جەژندا لەوانەیە هاوڕێ وەیستا لە دەرەوە بێ خۆشی ببینێ سەردانی خەڵکوکە، بەڵام ئێوە لە ناو کەناڵی ئاسمانی پەیام ئێستا ماندوونە ناسانۆک و سەربازێکی ون کارەکەن. وەڵا بێگومان وایە منیش وەکو کاگویرا پێشتروتی نزیکەی 6 ساڵەکە بوومەتە ڕۆژنامەنووس. یەکەم ڕۆژی جێژن هەموو ڕۆژێ لە داواما بوو، یعنی لە خۆشەکانی جێژنەوە تا لە داواما بوو. نیشان منیش لێرە خزمەت بە خەڵکەکەم انشەڵا سەرکەوتوو بوون و سەرفراز بوون. باشە هەست ئەەکەی جەژن بە تایبەتی ئەم جەژنە وەکو هەر ڕۆژێکی ئاسایی ڕۆژێکی سادە یاخۆت ڕۆژێکی تایبەتەوە چێژێکی تایبەتی خۆی هەیە؟ نانا بێگومان ڕۆژی جێژن ڕۆژێکی جیاوازە تا تایبەت بە مسلمانان جیاوازە. لە 30 ڕۆژی مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بوون و
کە ئەم ڕۆژە دەبێتە هۆی پێکەوە ژیان و خۆشەویستی نەوە مسلمانان جژنە پیرۆزەی خۆ ئاراستێکیەکە لێرەوە تەواوی هەموو مسلمانانی جیانەکە بێ جیاوازی سەرچاو بەخێر بێ سڵای خۆتان لەبێ باشن جژنا پیرۆز بێت شور باشیت ئالێرەوە پەیامی خۆ بگەێنە لە بەرنامی پەیامیتەوە بنی جژنەوە پەیامی خۆمەگەێنم بە هەموو مسلمانانی جیان بە تایبەتی مسلمانانی کوردستان هیوادارم ڕەمەزانێکی خۆشیان بەڕێ کردبێ و خی گەورە تاعات و عیبادەتیان لێ قبول کات وە ئەم جەژنەش بێتە مای خۆشی و خۆشببختی بۆ هەموو کوردستان و بێتە مای ئاشتەوای بۆ تەواوی جیهان و مسلمانان لە هەر جەیەکن لە خۆشییا بن خی گەورە تاعات و عیبادەتی ڕەمەزانیان لێ قبول کات و ڕەمەزان ببێتە هۆکارێک بۆ ئەوەی زیاتر وابەستە بین بە دینی خواوە و ئەوەی کە لە ڕەمەزانە کردومانە لە دوای جەژن و لە ڕۆژانی داهاتوشدا کە تاعاتەکان نەک کاڵام بکەینەوە بەڵکو زیاتر بڕێن بەدەم پێڕۆ پرۆگرامی خی گەورە و دووبارە سوپاسانەکەم و جژنیش لە ئێوە و لە تەواوی کارمەندانی کەناڵی پەیامیش پیرۆز دەکەم. سپاس دەکەم. جەنابێت کە وەکو کارمەندێک لێرە ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز جەناب لێرە کارەکەی هەستە چۆنە کە لێرە کار ئەەکەی سا لەوانەیە هاوڕێکانی تۆ لە دەرەوە بن سەدانی خزم و کەسوکارەکان بکەم بەڵام تۆ لێرە کار ئەەکەی چی والی ئەکا کە تۆ لێرە ئەمڕۆ یەکەم ڕۆژ بێتەوە بۆ دەوام؟ ڕاستە کارمەندەکانی کە ئەو ڕەفیق و برادرانی ئێمە هەنیشان لە دەرەوەن لە لای خزم کەسیان بەڵام خۆشەویستی ئێمە بۆ کەناڵەکە و بۆ دینی خوای گەورە وامان لێ ئەکات کە لێرە بین گوێنین بەوەی کە ئێمە کەسی کە هەیە ئەوانیش حەز دەکەن وکو ئێمە ئێستا لێرە بن بەڵام ڕاستە هەموو کەسێک ئەکرێ ئیشەکان دابەشەکەین ئێمە هەنێکمان لێرە بین هەنێکمان ئەڕۆینەوە ئێمە گوێناین ئەوەی کێ لێرە ئەبێت کێ لە ماڵەوە بێت تەنها ئەوەی خزمەت بە کەناڵەکە و بە دینی خوای گەورە بکەین ئێمە هەر ئەوە مەبەستە لای ئێمە. لێرە چ پەیامەکە دەوەبنی جەژنەوە جەژنە پیرۆزە ئاراستێکیەکەی؟ جەژنە پیرۆزە ئاراستی ماڵ هەموو ماڵەوەمانەکەم دایک و باوکی خۆشەویستم برا هەردوو برا بچکۆلەکەی کەم و تەواوی کەس و کارەکەم هەموو خاڵۆکانم هەموو مامەکانم و ئێوەی ئازیز و خۆشەویستیش سپاس بۆ ئێوە بەڕێز. ئەحواڵە چۆنە؟ ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە و جەنابێکی لێرە کارەکەی لە کەناڵی ئاسمانی پەیام چ پەیامێکە گەێنی لێرەوە جەژنە پیرۆزەی خۆ ئاراستێکیەکەی هەستە چۆنە لەم جەژنەدا؟ طبعا ئەمە یەکەم جارمە بە جەژن لە ئیشکەم هەستێکی خۆشم هەیە لێرەوە جەژنە پیرۆزە ئاراستی مسلمانانی جیان و کوردستان بە تایبەتی یەکەم و هیوادارم ئەم جەژنە بێتە دەرچەیەک بۆی لەم قەیرانە سیاسی و داراییانە ڕزگارمان بێت. زۆر سپاس دەکەم. جەنابێت ئەمڕۆ لێرە کار ئەەکەیت و وەکو کەسێکی سەربازی ون کار ئەەکەی بۆی کە کارەکانی کەناڵی ئاسمانی پەیام بەردەوامی بۆی پرۆژەکان بەردەوام بێت شاشە جوانی کەناڵی ئاسمانی پەیام نەکوژێتەوە چی وای لێ کردی کە ئەم کارە هەڵبژێری کە لە ڕۆژی جەژندا کار بکەیت؟ کەناڵی پەیام بۆ من مانایەکی تایبەتی هەیە چونکە پەیامێکی ئیسلامی هەڵگرتووە و لە نێو خۆی کوردستانیشە کە کۆمەڵی ئیسلامی پشتگیری ئەم کەناڵەکە لە ناو خەڵکدا پلۆپایەکی تایبەتی هەیە و ئەمە ژوای کردووە لێرە کار بکەم. ئەمڕۆ کار یەکەم ڕۆژی جەژنە ڕەمەزانە هەستەکەی وەکو ڕۆژێکی ئاسایی بەڕێەکە یان ڕۆژێکی تایبەتە جەژن؟ بێگومانە ڕۆژێکی تایبەتە چونکە 30 ڕۆژمان بە ڕۆژوبوون بەسەر بردووە و ئێستا خۆشی تاوبوونی ئەو ڕۆژە و زاڵبوون بەسەر نەفسماندا ئەگیاڕین. سڵاو قوربان. خێر بە ناخۆستە چاو تەژتان پیرۆز بێت. سپاس دەکەم. ئێمە جەژنە پیرۆزە لە بەڕێستەکەین ئالێرەوە پەیامی خۆ بگەێنە لە بەرنامەی پەیامی تۆ جەژنە پیرۆزە ئاراستێکیەکەیت. پیرۆزبای جەژنی ڕەمەزان لە هەموو کەسوکار و خزمانەکەم کە جارانی پێشووتانی وە لە یەکەم ڕۆژا بچم ئەم جەژنە ببوونی ئیشەکەمەوە نەمتوانیەوە بچم پیرۆزبایان لە یەکەم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم و پیرۆزبای لە هەموو ئومەتی ئیسلامی و بە تایبەت گەری کوردەکەم و هیوادارم کە ئەو بارودۆخە ناهەوار و ناخۆشەی هەم هەرێمی کوردستانی گرتوۆتەوە هەمیش دەوروبەری هەرێمی کوردستانی گرتوۆتەوە لە جیهانی ئیسلامیە خۆی گەورە لە کۆمانی کاتەوە
ڕزگاریمان بێشله هەست ئەەکەی لەم ڕۆژەدا کە ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە ڕۆژێکی ئاساییان ڕۆژێکی تایبەتە چێژێکی تایبەت بەخۆی هەیە بەڵێ من ئەوکو بڵێ تەنان دەمڕۆ لە کاپشنی هاوڵەکانیش ئەو نووسی ینی کە چەندێک قەیران و ناڕەحەتی ئەوە هەبێ بەڵام هەموو ئەمانە نابنە بەربەز بەردەمەوەی کە خەڵک خۆشی دەربڕێبوونەی جەژنەوە تایبەت جەژنە ئاینیەکان ئەمەش بەڕاستی جێگەی خۆشحاڵیە بۆیە هیوادارم لێرەوە ئەگەر ئەو کەسانی کە بەحسا بەرپرسیارەتی ئەم خەڵکیان لە ئەستۆیە ئەگەر گوێ لە خەڵکەگرن بەڕاستی تر کاتیەوە هاتۆ کۆتایی بەم قەیران و قەیران دروستکردن ئەو بهێنرێ و چیتر خەڵکی کوردستان بەڕاستی توانای هەڵگرتنی ئەم هەموو بارەگرانەی نییە. جەنابێت کە لە کەناڵی ئەسمانی پێیان کارەکەیت و ئەم شوێنت هەڵبژاردووە جەنابەتەنەکو سەربازێکی ون کار ئەەکەن چ عشقی دوات لێ ئەکا کە تۆ لەم شوێنە بەردەوام بیت ئەبەم جەژدە کار بکەیت چی وات لێ ئەەکە؟ منە لەو کاتۆی کە ئیشی ڕۆژناوەنووسی هەڵبژاردووە وەکو حەز و خولیا هەر لە ناو کاری کۆمەڵ ئیسلامیە کاری عالامی کۆمەڵ ئیسلامیە کارم کردووە و بەڕاستیش کۆمەڵێک خاڵ و ئەوەی جاکەرەوە هەیە کە کەسێک بە شوێنیشکەوە بەستێتەوە بە پێچوانەوە حەز بە شوێنیشکە ناکە یاخود ناوێ لە شوێنیشکە ئیش بکە. مەڕاستی مش کە مەسەلەی جەژن و ئەوەیە ئێمە لێرەین بە تایبەت ئەم جەژنە بۆ ئێمە لە جەژنەکانی تجاوازدەشیەوەی ئێسامە کارمەندانی کەناڵی ئاسمانی پێیان بەهۆی ئەو سیاسەتی سگ هەڵگوشین و ئەوە هەندێک لە کارمەندی کەم بۆتەوە لەبەرەوە ئێمە ئەم جەژنە بڵین زەختێکی زیاترمانەکەوێتە سەر لە چاو جەژنەکانی تراوە. ئەمانە ئەو سەربازەونە بە ڕێزانن کە بەخشی کەناڵی ئاسمانی پەیام و شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیام بەڕێوە بن. ئێمە هیچمان لێرەز نایە بۆیان بکەین تەنها دوعای خێران بۆ بکەین خوا گەور لە شتاخ و کابرایانەکە بۆی ئەو شاشە جوانەی کەناڵی ئاسمانی پەیام بەدرە و شایب بمێنێتەوە و نەکوژێتەوە جارێکی تر لێمان چکم بەڕاستی ماوەیەک پێشەستا کوژایەوە هەمومای نیگەران کرد حەسرەت بوو لەسەر دڵی هەمومان. هیواداری نەم قەیرانی دارایش کۆتایی بێ وەکو بەڕێز کاکەبال فەرمووی بۆ ئەوەی کە ئیتر چیتر گەلی کورد بەرز نەهامەتیەکان و بەرز سیاسەت چەوتەکانی دەسەڵاتدارانی ئەم هەرێمەوە باجی ئەوان نەدات. هیوادارین کارمەندەکان سەرکەوتوو بن مادوونە ناسانەتر کارەکانە بکەن بۆ ئەوەی بەرنمەکەی من و هەموو بەرنمەکانی دیکە و هەموو کارە جوانەکانی سەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام بەردەوام بێت. دووبارە لەشتان ساڵێ و جەژنتان پیرۆز بێت. سپاسدانەکەم لەشتان ساڵێت. دۆست. لەوەتی بوومەتە ڕۆژنامەنووس ئەم ڕۆژەم بێتێک چوو. ئەمانە ئەو سەربازەونە بە ڕێزانن شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیام بەڕێوەدەن. کامێرە لاباد خۆتە وڵاتی چۆن لەگەڵەکەی بینەرانی خۆشەویست ئەم بەرنامەیە تایبەتە جەژنتان پیرۆز بێ خوای گەورە لە هەمووتانی قبوڵکە ئێستا لەگەڵ بەڕێز کاکەوە چیەکەی بۆ شۆڕۆی من چرێک سەرم گرتووە دوای گەرن نازایی مۆزوعێک دروست بوو خەریب و پەشەمان بینەوە لەوەی کە گرنیەک زەیمان ناسا کردووە. ئازاری وجدان مەرات بەرنامەی پەیامی تۆ لە دەرگای ماڵەکانتانەیە. سڵاوتان لەوێ جەژنتان پیرۆز بێ. جەژنە پیرۆزەی خۆت بنێرە و ئاراستەیەکی هەیە. ئاراستەی هەموو برادەر و ماڵە و خزم کەس و کارێکم جەژنی پیرۆزیان لێ. ئەمڕۆ جەژنەوە جەنابە لێرە کارەکەی چی وات لێ ئەکا چ پاڵنەرێک وای لە تۆ کردووە کە کار بکەیت کە ئەم شوێنە هەڵبژێریت
کە لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانە تۆ کار بکەیت هاوڕەکانی تۆ ڕەنگە ئێستا لە دەرەوە بن جە وەرگرن خۆشی ببێن بەڵام تۆ لێرە کارەکەی چی وای لێ کردووی وڵا هەر ڕێزی احترام بۆ ماوەساباس و ماوەسا پەیوەند کە پێیان وتومەرەوە یارمەتیمان بە جەژنیشمان بۆ بکە خۆشم مرتاحم لێرە ینی خۆشیت بۆ کەناڵەکە عاشقت بۆ کەناڵەکە باش بە خۆشحاڵیەکەیت زۆر لە شە ساڵیمان زۆر سوار کاگەرە سڵاو لەوێ باشە براگیان ئەحواڵە چۆنە جەژنە پیرۆز بێت ئەمە کاگ ئارازە زۆربەی زۆری بەرنمەکانی من ئەم بەرنامەی پەیامی تۆیە ئەم بەڕێزە مۆنتاژەکە و لەشی ساخت مۆنتاژەکەیشی زۆر جوانە دەستخۆشی لە یەکەم هیواداری ئینشەڵا مۆنتاژی جواترمە بۆ بکەیت پەیامی خۆ بگەێنە لێرەوە ئەم جژنی ڕەمەزانە بەڕاستی جژنێکی پێکۆژەنە بەڕاستی بۆ هەموو کەسێک بۆ کووردا بۆ عەرەبە بۆ هەموو نەتەوەکە بەڕاستی ینی جیاوازی نەکردن نەتەوەکاندا بەڕاستی بۆ کوردنی یان بۆ عەرەبنی یان بۆ هەمووی ئاینەکانیشە ئەو جەژنە ئیتر جەژنە پێرز خۆم ئاڕاستەی ماڵەوەمان دەکەم لەم جەژندا بەڕاستی لێ دەوام بووم بۆ نەکرێت لە ماڵەوە بووم تر لە هەموو هاوڕێیانم لە هەموو خزمانم دۆستان ئازیزان خۆشەویستان ئەوەی بەڕاستیش لەم ڕۆدا هەستەکەی هەستێکی جیاوازە هەیەیان هەر ڕۆژێکی ئاسایی و بەڕێیەکەیت بەتاکید دوای باڵین کۆشتێکی زۆر کرد لە ڕەمەزاندا مرۆڤ دەیکات دوای بەڕۆژ بوون دوای تاعات و عیبادەت بەڕاستی مرۆڤ بین ئەنجامێکی دەبێت ینی ئەنجامێکی هەیە کە وازە کارێکی کردووە ئیتر بەڕاستی جەژنیش خۆشیەکە بۆ خۆی ینی بابین کۆمەڵێک بەسەرکردنەوە و پەیوەندی کۆمەڵاتی بەهێز دەکە بەڕاستی لە نێوان تاکانی کۆمەڵگەدا چی وای لێ کردی کەناڵی ئاسمانی پێیام هەڵبژێریت وەکو سەربازێکی ون مادونە ناسانە کاری تێدا بکەیت کاری جوان تێدا ئەنجام بدەیت کە من وەک پێش بە حاڵی خۆم لە کارەکانی تۆ زۆر ڕازی دەستخۆشی لە یەکەم خۆشویستی وەڵاهی کەناڵی پێیام بابین کۆمەڵێک کەسی تێدایە کە وەکو هاوڕێک ینی ماوەڵگەڵ وەکو بڵین بەرپرس بیان و بابین کارمەندی باشێکی جیاواز بێت بەڵکو هەموو وەکو برا وەکو هاوڕێ ماوەڵەکەی نەکەڵێکی تردا ینی بەشەکە خۆم مرتاعین ینی بابین لە شوێنێکی تر لەوانەیە کە ئیش بکەیت وەکو بەرپرس مابەڵەکە بکەن وەکو بابین وەکو گەورە و بچووک بەڵێ ینی وەکو دەڵێ پلەبەندی هەیە یانی تۆ پلێک لە خوای ئەو پلێک لەسەرەوە ینی بە سوپاس بۆ خەڵکانی پەیاندا بابین زۆربەی کەسەکان یەک ئاسیان هەیە لە ڕۆی مابەڵەکردنەوە لە ئیشەکاندا هەچەندە لە بواری مەسئولیەتی جیاوازیان هەیە بەڵام لە بواری ڕەفیقاتی و دۆستاتی و سەلام و کەلامەوانە سوپاس بۆخوا زۆر باشن ئینسان خۆش بێت کاگەراز ئاماژەی بە شتێکی جواندا بەڕاستی ئەوەی کە هەمومانی سەرسام کردو لەم کەناڵەدا بەردەوام بین ئەگەر چی قەیرانێکی ئێجگار زۆرمان هەیە لە ڕووی داراییەوە بەڕاستی بە ڕووی خساری هەمومانەوە دیارە بەڵام ئەو عشق و خۆشەویستێمانە کە بۆ شاشەکە هەمانە ئەوە ژوای لێ کردوین کە بەردەوام بین بەڕاستی ڕێز و حرمەت و خۆشەویستێکی زۆر لە نێوان کارمەندە بەڕێزەکاندا هەیە هەر لە بەڕێوەرەوە تا دەگاتە پەرزگا ئەمە وای کردووە کە ئەم خۆشەویستی وای کردو ئەگەر چی خەیرانی دارایش بێت کار لە کاری کارمەندەکانی ئەم کەناڵە نەکات ئێمە هیوادارین وەکو ڕێزەکە زۆرە ئینشاءالله پارەکەی زۆر بێتەوە بۆ ئەوی زیاتر بەردەوام بین بۆ ئەوی جوانتر ئیشەکانمان بکەین بۆ ئەوی ژەمە ئینشاءالله باشتر بەڕێ بکەین سەرکەوتوو بوو هەموو لایەک کاک پێم عومەر چۆنی باشە قوربان ئەحواڵت چۆنە باشی شکر ئەمە کاک پەیوەندە براگەورەی هەمومانە لە بەرنامەکان کاک پەیوەندیان جەنابێت وەکو سەپەرشتارێکی بەرنامەکان هەروەکو ئەندامی ستافی بەڕێوەبردننی کەناڵەکەش ئالێرۆ پەیامی خۆ بگەینە چ شتێکە پێەیە چ مژدێکی خۆشە پێمان بڵێ لەم جژنەیە وڵا هەڵبەت سەرەتا بە پیرۆزبایی لەم کاکانە بکەم چونکە ئەمە بەشی مۆنتاژە ئەواتە ڕۆحی بە ئاوا بڵم ڕۆحی بەشی بەرنامەکان من دەبێت زۆر سوپاسی ئەمام بکەم و منەتباری ئەمامم لە ڕۆژی جەژنە کە فرسەتیان هەبوو بۆ ئەوی کە بژڕۆنەوە ڕاستەکەی ئەوە ینی یەکێک لەو کاکانە ئیتوانی بڕواتەوە و هاوڕێکە لێرە بمێنێت بەس کە زانیان ئێمە لۆد و فشاری زۆرمان لەسەرە بۆ هیچیان نەڕۆشنەوە بە ماڵەوە بەم ڕۆژی جەژنە من ئەمە زۆر بەرزەن بکەن من سوپاسیانەکەم و جەژنە پیرۆزە لە سەرەتا لەوانەکەم دوای جەژنە پیرۆزە لە جناب دەکەم بۆی لە ڕێگای تۆش بچێتەوە ناو کەناڵەکە لە جنابی بەڕێوەبەر و ستافی بەڕێوەبردن و سەرجەم هاوکارانم لە ناو کەناڵەکەیە دواتر بۆ ماڵەوە بۆ هەموو ئەو بەڕێزانی کە ئێستا لەم لەحزای جوان بۆ جەنابی قایم قام وڵا بۆ ڕاستەکەی بۆ هەموو ئەوانەی وەکو وتم کە
ئێستا لە بەردەمی شاشەکە سێری ئەماکەن جەژنە پیرۆزە لە هەمویانەکەم. کاک پێیان جەنابەت وەکو مسلمانێک هەستەکەی ئەمڕۆ ڕۆژێکی ئاساییان ڕۆژێکی تایبەتە لە ژیانی تۆدا جەژن نا بە هیچ شێوەیەک ئاسایی نیە ئەم ڕۆژە چونکە ئەم ڕۆژە ساڵی جارێک دوو جاریێت چونکە هەردوو جەژنەکە جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان ئەزانی تۆ سەیری کە لەم جەژنایە هەمومان نزیکی یەکەکەوینەوە چۆن یعنی ڕەنگە هەمومان یەک جۆر خواردن بخۆین حتا جلپۆشینمان زۆر لە یەک نزیکە شادی دەربڕینمان زۆر ینی دەکرێت بڵێن ئەل لەم ڕۆژانەیە زۆر یەکسانە بین ینی زۆر نزیکی یەکەکەوینەوە ینی هەمومان بەیەکەوە شادیە جێڕن بەتابەتی جەژن کە فڕمێکی گشتیە یاخود با بڵێن کاریگەری چۆنەڵی کاریگەریەکەی گشتیە بۆیە نا ئەم ڕۆژە لە ڕۆژانی تر ناچێت ینی ڕۆژێکی زۆر زۆر تایبەتە ڕۆژێکە کە ینی کەمە بینی کە خەمبار بێ کەمە بینی کە مثلەن بۆن منە دەردە دڵێکی هەبێ بە پێچوان و هەمووی دڵخۆشن لەبەرەوە نەوەڵا زۆر تایبەتە سپاس بۆی باش ئەچونە لای بەڕێز کاک بەرزان ئەوی ژێکێکە لە مۆنتێرە باشەکان کە زۆر لە بەرنامەکانی من هەر بەڕێز کاک بەرزان تۆماریەکات یاخود بۆمان مۆنتاژەکە کاک بەرزانیان چۆنێت جەژنە پیرۆز بێت ئەحواڵت چۆنە هەستت چۆنە لەم جەژنەدا ماشەڵا بە قاتی کوردێکی جوانە خۆی گۆڕیوە ماشەڵا ئەڵەی ئەچێ بۆ داوای ژن ژنی دووەمیان یەکەم ئیشەڵا ژنی یەکەمێت دوایشخوا گەورەیە جەژنە پیرۆزە خۆ بگەێنە لێرەوە جەژنە پیرۆزە ڕاستی هەم مسلمانانی کوردستانەکەم و هەم مسلمانانی جیهان و ستافی کەناڵی ئاسمانی پێیان و بەڕێزت کاکا ڕێبوار لە پشکامیرا بەڕاستی هەستێکی زۆر خۆشە جەژن هەمومان بە خۆشحاڵیەوە چۆنەڵی بە پەش و هەواشی برایانە پێشوازی لە مانگاکەین بەڕاستی من هەستەکەم جیاوازی زۆر هەیە لەگەڵ ڕۆژەکانی ترە کاک بەرزان شتێکم بیرهاتەوە لە ئەسنای کارە لە کاتی کارکردنە زۆر جاشتی خۆش ڕوئەدات ئەگەر بەسەراتێکی خۆشە بێ شتێکی بۆ بینەران شتێک ڕوویدا بێ ئەلەم بەشی جەنابتانە وڵی تر لای ئێمە هەرچی هەڵە و شت هەیە لای ئێمە چاکەکرێت من چەند هەڵم هەیە هەڵۆشتم هەیە زۆر وڵات تۆ باشی ینی لاونێ ئینسان هەڵە هەموو ئینسانێک هەڵ ئاکات بە تاکید بەڵامی تر وەکو شتێکی مەحدود وەکو شتێکی دیاریکراوە نازانێت سا لە بیر نییە بەڵام بەڕاستی شتانێکی زۆر خۆش ڕۆدا و ئێمە بەڕاستی زۆر جار هەیە سێڤیەکەین مەقتەیە سەیڤەکە بە کاتی خۆی تر بەکاریینەوە ئەڵێن لاونێ و کەسی ئیسفادە لێ بکات لە داهاتووە ئەمە هەڵەکانتە ئەمە لەوانێ بۆ شوازی پێشکەش کرد لە بەرنامەکە ئیتر هەم شتێکی خۆشە وەک شتێکی خۆش هەڵیەگرین و هەمووش مانەشتی منیان زۆر لایە چونکم من لە کاتی بەرنامەکانە کاتی ئەچوانێ بازار ئەمێ لێ دوان لە خەڵە وەرگرم بەڕێزان هیواداری بینەنە بەڕێز واز نەکەن بەرنامە زۆر بە ئاسانی دێتە بەرهەم بەدەرلەوەی کە ستافی گەورەی لە پشتەوەیە بەڵام زۆر جاری شتیوا ڕۆدا لێنە بازار ئیحراجە بین جاری وایچین بەڕۆری کە سێران سڵاو لە هەر جوابمان نایەتەوە ڕۆژێکیان چوون بە لای برادێک لە باخی دانیشت بووم ئێستا قسەیەکی زۆرم بۆ ئەکات چوومە پێشە سڵاوم لێ کرد و تەوقف لەگەڵا کردوم سڵاو لێ بێ هەراڵە سڵاوم لێ کەوتی کاکەم تاقی کامێرامێرەم نییە کامێرە لابە زۆری حراجیکردن بەڕاستی زۆر حاڵەتی حراجی ڕۆدا لەو حاڵەتانەیە حەزەکەم لەسەر حاڵەت شتێک باسکە جاری وای ببوورەت خوا جاری خەریکی پێشکی بەرنامەکە ڕاگەشین مێشێکی زعاجمان نەکەێتەوە مێشە نایە لە بەرنامەکە بکەین زۆر کاتمانە بە محەممەد تێشەکە لەو پێشکارانی کە بەڕاستی سنگی زۆر فراوان لە بەرام بە خەڵکانی باوەڕکە ئەو خەڵکی کە لەگەڵ ئەوە ئەیکات زۆر جارەیە مەرامبەر من بکرێت لاوانێ بڵم واز بێنم لە بەرنامە بڕۆم کاکە بڵ نایکەم بەس ئەو چوو بە سنگێکی زۆر فراوانە زۆر بێعتیادی زۆر خۆی تێک نادا زۆر بە ئاسایی ئەچێت بۆ لای خەڵکەگەر زۆر کەسی هەڵک کامێرە لابە لە خۆتەوە بواتی قسە لەگەڵەکەی بۆی زۆر جار هەیە ئەم حاڵەتانە خەڵکەکەی دەبێت مڕعاتی خەڵک بکەین لە ڕووی لانێ زۆر کێشە هەیە بەڵام کاک محەممەد سپاس بۆ کەسێکە خۆڕاگرە تا ئەسە خۆڕاگروی تر نازانم لەوە دوش طبیعەتی ئیسفەنجمانێ هەڵە لێ مشین سپاس کاک بەرزانگیان لەشتان ساغێت زۆر سپاس بەڕێزن لەشتان ساغە برا کاک پێیان دوا بزانم بەسەراتێکی خۆشی لایە وەڵا وەکو نوکتەیەک بۆ بینەرانی خۆشەویست ڕاستەکەی وەکو کاک محەممەد وتی ئەو بەرنامانە ئاسان نایەنە بەرهەم جار وایە گرفت زۆرە یان بابا بڵێن چەند سەعاتێک لەگەڵ بەرنامەیەکە خەریکی دوایی مەسەلەن بۆن من ئەوەی کە لێ دەرێنی ڕەنگە زۆر ئاساییەوە خەڵکێک بەدڵی نەبێت من لەم ڕۆژانی ڕابردووە تەوان بە ڕۆژوو بووم ئەبووە بەرنامەی جەژن تۆمارکەم جا بە ڕۆژوو بیت و بەرنامەی جەژن تۆمار بکەی ینی ئەو ئیحساست بۆ دروست نابێت بە زۆر ینی زۆر باش ڕۆشتم پێشەکەم تەقدیم کرد بینەرانی خۆشەویست ئەم بەرنامەیە تایبەتە جەژنتان پیرۆز بێ خوای گەورە لە هەمووتانی قوبوڵکە ئێساش لەگەڵ بەڕێز وڵاتیانم کرد میوانەکەم بۆ نەوترە سەر لەوێ دووبارەی کەرەوە تەمان جاری دومیش بۆم نەوترا دوایی ناچارم بینوسم منێکێکم لەوانەیە کە
ئیلا بێ ناوی میوان ینی هەر پرسیارەکەی کەم بەبێ بیرنووسم ئەگەر نینووسم ئتر لەو کاتە زۆر زار بیرمەچێتەوە ئەم زارە دوزار پێشەکی وتۆتەوە لەبەروی کە ناوی میوانەکەم بیرێتەوە. کاکۆ سار چۆنی باشی جەژنە پیرۆز بێت لە تۆش پیرۆز بێ و لە گشت مسلمانانی جیان پیرۆز بێ ئینشاءالله. ئەمە کاکۆ سارە یەکێکە لە کامێرە بەتوانە کانی کەناڵی ئاسمانی پەیام کە زۆربەی بەرنامەکانی پەیامی تۆ بەڕێز کاکۆسارم لەگەڵایە ئەوی زۆر ماندوو بێ لەشی ساغ بێخوا پەیامی خۆت بگەینە لێرەوە لە بەرنامەی پەیامی تۆ پەیامی خۆ بگەینە. وەڵا هیوادارم بەهۆی جەژنەوانە لایەنە سیاسیەکان بتوانن چۆن جەژن کە یەکێک شەڕە بێ یان ئاژاوەیەکێ بێ بەهۆی جەژنەوە ئاش دەبێتەوە لایەنە سیاسەکانی ئێمەش ئاش بنەوە دەست لە ملیەکەنەوە بۆشکم ئەم خەڵکە ڕزگاری بێ لەم قەیران و دارایە. باشە ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژن ڕەمەزانە هەست ئەکەی ڕۆژێکی تایبەتیان ڕۆژێکی ئاساییە بەلای تۆ نەڵێ کام محەممەد ڕۆژێکی تایبەتە چکە تۆ 30 ڕۆژ بە ڕۆژوو بووی خۆت گوتۆتەوە لە خواردن ئەمڕۆ یەکەم ڕۆژاکەوینەوە سەر خواردن ئێوە هەروەها ئەمڕۆ خزم و کەسکۆوە بێتەوە ئەچم بۆ لای یەک گردن ئازایی لە یەکەکەن ماشیەکەکەم باوش لە یەکدەن بێگومان ئەمە ڕۆژێکی تایبەتەوە هیچ ڕۆژێکی لەوانەیە کەم ڕۆژ ئەگەر جێژنی قوربانەمە دووبارە بێتەوە دووبارە نابێتەوە. پەیامێکی گرنگە هەیە جەژنە پیرۆزەی خۆت بە تایبەت بۆ کی ئەنێری لە بەرنامەی پەیامی تۆ. جێژنە پیرۆزەی خۆم هەچەند کردوشمان بەڵام بە تایبەت بۆ دایکی زۆر خۆشەویستم کە لەوانەیە لە ژیانما یەکەم کەس بێ بە لە پلەی خۆشەویستیا لەسەری سەرەوە بێ دەستی ماچەکەم سپاس بۆ تۆش مەمنون. ئەمە کاک ئەحسان سابیرە یەکێکە لە پەیامنێرە باشەکانی کەناڵ ئاسمانی پەیام و دەرچووی بە شەڕ ڕاگەیاندنە. کاک ئەحسان ئێمە جەژنە پیرۆزە لە بەڕێز دەکەین جەنابە چیت هەیە بۆ ئەم جەژنە پیرۆزە؟ جەژنە پیرۆزە منش لە ئێوە ئەکەم لە دایکم و باوکم لە کەسە نزیکەکانم لە ئێوەش لە تەواوی هاوڵاتیان یاریمی کوردستان مسلمانانی جیهان سەرکەوتوبی ئینشەڵڵا. ئەمڕۆ لەش ساغ بێت لەش ساغ بێت ئەرەوە یەک پرسیار ئەم شاڵە گەرم نییە زبر نییە لەش ساغ بێخوا ڕاستە هەستەکەی ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە یان ڕۆژێکی ئاساییە؟ بەتەئکید ڕۆژێکی تایبەتە خدای گەورە ئەم ڕۆژەی لە قورئان ڕێ کردوێتەوە ئەمەیەکێکە لە شاعیرەکانی مسلمانان کە لە دوای بڵێن سی ڕۆژ لە بە ڕۆژوو بوون و پەرست و تاعات ڕۆژێکی بۆ خۆشی گێڕان و کۆتایی هێنان بەو مانگە لە بڵێن پەرستە تایبەتەکان و ڕۆژ و گوتن و تەراوی تەسبیحات خوای گەورە دیاری کردووە کە ئەمڕۆ جەژنی بڵێن مسلمانانە جەژنی ڕەمەزانە ڕۆژێکی زۆر تایبەتە هەستێکی خۆشمەیە ئەمڕۆ لە ماڵەوە دوور بووم بەس لێرە هیچ جیاوازیەکم نەبینی لەوەی کە لە ماڵەوە دوور و یا لێرە بم هاوکارەکانم لێرە بە ڕووخۆشیەوە جێوێکی زۆر خۆشمان بەڕێ کرد ئیشەکانمان کردووە لەخوا بەزیاوێ توانی ومانە کارەکانی خۆمان جێبەجێ بکەین. تۆ جەنابە پەیامنێریت زۆر شتێتە ڕێت زۆر ڕوودا و ڕێتە ڕێت ڕۆژانە چ شتێکی خۆش سەرنجە ڕاکێشاگا لێرە و ما بگەڕیتەوە بۆ بینەران یەکی لەو ڕووداوانەی کە ڕووی دابێت لە کاتی کارکردن خەڵگەڵێ ئەمە فاجعە بوو بەس بەخوا ئێستا شتێکی وام لە خەیاڵانیە بەڵام عادەتی ئیشی ئێمە وایە لەبەرەوەی کە ڕۆژان لەگەڵ خەڵکی جۆرا و جۆر مەعاملەکەی لە هاوڵاتیەوە لە کەسانی بەرپرسەوە لە کەسێک کە معاناتی هەیە ڕۆژانە شتی جیاواز ڕوومان تێ بێتەوە. من هەندێک جار متەئەسیرە بم بۆ شتانەی کە چیرۆکی ناخۆشن بە تایبەتی کە مقابلی پیاوێکی بەتەمەنەکەی بەهۆی کەمی داهاتی و فرمێش بەچاوێتەوە ئەو یعنی ناخی من زۆر هەژێنێ یاخود دایکێک یاخود کەسێک کە بڵێن بژێوی ژیان ئەم دۆخە قەیراناوی وای لێ کردووە کە بڵێن ژیانی تەنگ پێ کردووە هاتووەتە تینی کە ئەیڵێت یعنی ئەی خاتە سەر شاشەی میدیاکان ئەیڵێت ئەگری ئەمە زۆر عەزیەتی منەیە ینی لە ماوەی کە ئیشم کردووە زیاتر شتە ناخۆشەکانم زۆر بینیوە زیاتر وجدانم عەزیەتی خواردووە بۆ ئەوانەی کە بینی و من لەو شکاتەیە وەکو کەسێکی میدیاکارم ناتوانم تداقل بکەمە ژیانی ئەو کەسەوە وەکو تریش ڕەنگە نەتوانم هاوکاری بکەم ئەمە زۆر ئازاری وجدانمەدات. لەوەتی بوومەتە ڕۆژنامەنووس ئەم ڕۆژەم دێتێک چوو. ئەمانە ئەو سەربازەونە بە ڕێزانن شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیام بەڕێوەدەن. کامێرە لابا خۆتەوە بواتی
چۆن لەگەڵەکەی بینەرانی خۆشەویست ئەم بەرنامەیە تایبەتە جەژنتان پیرۆز بێ خوای گەورە لە هەمووتانی قبولکە ئێساش لەگەڵ بەڕێز کاکەوە چیەکەی بۆ شۆڕۆی من چرێک سەرم گرتووە دوای گەرن نازایی مۆزوعێک دروست بوو خەریب و پەشەمان بینەوە لەوەکە گرنیەک زەیمان ناسا کردووە ئازاری وجدان مەدات جەژن لە بەڕێستان پیرۆز بێ و جەژنە پیرۆزی خۆتان لێرە بگەێنن. بسم الله الرحمن الرحیم والله ڕقم لە کامێرە نییە بەعکسەوە کامێرە بەشێکی ژیانمانی داگیر کردووە ئەوە ڕیکۆرد جەژنە پیرۆزی خۆ لێرە بنێرە ئاراستێکی سەرەتا دایکماوکی زۆر زۆر خۆشەویستن خەزانین بەڕێزم مناڵەکانم خوشک و برا خۆشەویست و بەڕێزەکانم مامەکانم ئامۆزاکانم هاوکارەکانم بەڕێبەری کەناڵی ئاسمانی پەیام هەموو هاوڕێ و هاوکارانم هەموو ئەو بەڕێز و خۆشەویستانی کە یەکەم ڕۆژی جەژن ئێمە لە دەوام بووین و بەداخەوە نەماتوانی بەسەریان بکەینەوە هەست ئەکە ئێمە ڕۆژێکی تایبەتە یاخود ڕۆژێکی جیاوازە لە ژیانی تۆدا جەژن ڕۆژێکی تایبەتە یاخود ئاساییە لە ئێستادا وەڵا ڕۆژی جەژن بەڕاستی لە لای من هەمیشە تایبەتمەندی خۆی هەبووە یعنی لای من ئەم دوو جەژنەکە جەژنی مسلمانە زۆر زۆر تایبەتە زۆر خۆمی بۆ ئاماداکەم و زۆر شادمانم پێی بەڕاستی لە لایەکی ترەوە کاتێک کە نوێژەکەیتەوە گەڕێیتەوە بۆ ماڵەوە زۆر ینی بێتاقەتە بی بۆی کە ئەم ڕەمەزانم بارەکە لە جەنابەت ئێرە لە کۆنتڕۆل لێرە ڕۆژانە شتی خۆشە ڕوئەدات شتێکی خۆشترنج دۆ ڕاگەشاوەکو بەسەر هاتێکەوە بگەڕیتەوە وەڵا بەڕاستی بەسەرهاتی ژووری کۆنتڕۆل و ئەو هاوکارانە ئێمە هەمیشە هەمانە هەمیشە ئێستا هەر ئەمڕۆ دوای گەرن نازایی مۆزوعێک دروست بوو خەریب و پەشەمان بینەوە لەوەکە گرنیەک زەیمان ناسا کردووە بەڵام سپاس بۆخوا سپاس بۆخوا کەمتر لە 5 دقیقەیانە لەبەرەوەی ئیشەکە ئیشێکی زۆر گرنگە ئیشێکی زۆر حساسە ئەوەی کە کردە دەچێتە پەخشەوە هەندێشت ڕۆیە لا ئیرادیە بەڵام سپاس بخوا ئەوەی کە ڕوئەدات کەمتر لە 5 خولەکە شتێکی دیاریکراو نییە بەسەرهاتێکی خۆش کە بۆ بینەران خۆش بێ بیگەڕێتەوەمان وەڵای کاک محەمەدەوە مفاجی هاتی خەریب و ڕاکەونەوە زۆر سپاس مەمنونم ئەمە بەشی کۆنتڕۆڵە بەڕاستی هەموو ئەو کارانەی کە ئێمە یەکەین هەر لە تۆمارکردنی بەرنامەکەەوە من کامێرەمانە بە ڕێزەکەم بەشی مۆنتاژ کۆ تاجارێت لەلایەن بە ڕێزان و لێرەوە پەخشەکرێت جاگەر هەموو کارێمەیەکەن ئەگەر ئەمان ڕۆژە لە ڕۆژە لێمان تۆڕەبن یاخۆ بکۆن بەڕقا پەخشی نەکەن وای ترۆکوە هیچمان نەکرد هەموو ڕیسێکمان بۆ تۆ بەخوری وەکوە هیچمان نەکردێت جا بۆیە سەرکەوتن بۆ ئەم بە ڕێزانە هیوادارین دەست و پەنجان هەر ماندوونە بێ مادوونە نەسانە لە جەژن و لە کاریتدا کار بکەن بۆەوەی کە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیام بەردەوام ڕووناک بێت بۆی کە خەڵکی زیاتر بە مشتاقیەوە کەناڵی ئاسمانی پەیام وەکو کەناڵێکی باش وەکو کەناڵێکی پڕبینەر وەکو کەناڵێکی ئیسلامی و بانگخوازی باسی بکەن هیوادارین ئەم بە ڕێزانە سەرکەوتو بن ئینشاڵڵا لە کارەکانیاندا سڵاوت لێبێ کاک زەکەریا باشیت ئەحواڵەت چۆنە جەژنە پیرۆز بێت زۆر سپاس جەژن لێوێ پیرۆز بێت پەیامێکت هەیە لێرەوە پەیامی من سەرەتا جەژنە پیرۆزە لە دایکم باوکم خێزانم خانەوادەکەم وە ئەو کارمەند و هاوکارانم کە لێرەیە جەژنە پیرۆز لێەوە یەکەم بەخێرن سەرچاو هەستە چۆنە لەم جەژنەدا جیاوازە لە ڕۆژانی دیکە یاخۆت ڕۆژێکی تایبەتە ئەگەر چی تۆ لێرە کارەکەی وەکو سەربازێکی ونم ڕۆ لێرە کارەکەی دووری لە کەس و کار و ماڵ و مناڵ لە نێو کەناڵی ئەسمانی پێیاندا کارەکانی خۆ بەردەوامەکەیت هەستەکە ڕۆژێکی تایبەت بێ بە تاکید ئێمە وەکو موسڵمان جەژنەکان دوو جەژنمان هەیە جەژنی ڕەمەزان جەژنی قوربان
جژنی ڕەمەزان تایبەتمەندی خۆی هەیە ئەوەی کە ئێمە مانگێکی تەواو بە ڕۆژوە بین و ئێستا جژنی ئەوەگەن کە ئەو مانگەمان بە تەواوەتی بەسەر بردووە بەتوانیمانە سەرکەوین بەسەر نەفس و هەوا و ئارەزۆتەکانمان ئەگەر چی کەسانێک هەبوو نەیانتوانی و بەڵام ئێمە جژنی ئەوەیەکەین لەو تاقیکردنەوە سەرکەوتوو بووین طبعاً زۆر جیاوازە ئێستا لەگەڵ ڕۆژەکانی تر زۆر جیاوازی هەیە چونکە تۆ وەکو وای کارتت وەرگرت بێتەوە ئەجا لەگەڵ ئەوەشە ئینسانی مسلمان لەگەڵکردنی نوێژی جەژنا دڵخۆشیێکی وای هەیە کە هەستەکات خی گەورە ڕەحم و بەزەیی و ئارەمێکی زیاتر ڕژێن بەسەر مسلمانە سەرباری هەموو قەیرانەکان خۆشحاڵی لە کەناڵی ئاسمانی پەیامە کارەکەی تۆی خۆشحاڵ کنم کەناڵە بەڵێ من زۆر خۆشحاڵم لە کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ ئەو برا و دۆستە عزیزانەمان کارەکەم ئەگەر چی ئینسان حەزەکە لە ماڵەوەی بەڵام زۆرێک لە جەژنەکان وا بووە کە من لێرە بم بەڵام خۆشحاڵم و دەروونم ئارامە کە لەو شاشە جوانەوە پەخشەکەین و ئیشەکەین زۆر ئارام باشە بە سەراتی خۆش شتێکی لە بەشی کۆنتڕۆڵ ڕوویدا بێت وان بگەڕیتەوە وڵا بەسەرهات ئەوەیە جارێک پەخشی ڕاستەقۆمانە بوو لەگەڵ جەنابی کاک سیوێلی دەرهێنەر ئەجا قەیرانی بنزین بۆ کات تەلەفۆنی بۆ کردم وتی من زۆر زەرورمە بگەڕمەوە کۆنتڕۆڵ تۆ بێتەوە بێت بۆ شوێنێک من سەرێ بنزینم گرتووە ئەگەر چی شکور ئەمساڵ وانە پێم وایە ڕەمەزانیش بۆ کاتەش وتی سیارەی برایەک بێنە من والی تێگەشتم تی ئەو سیارە بێنە با بنزینی تێکەین من سیارەکەی خۆم ئەیەم بە تۆ تم باش سیارێکم لێرەوە برد مەبەستی بوو تۆ بچی لای سیارەکەی ئەوی بۆی پڕکەی من بەغاڵەت تێگەشتم کە ڕۆشتم سیارەکەی ئەوم لە سەرا بوو پێم لێوێک سەراتمەوە لە ڕێگات سەرەکەم سیارەی فول لێە وەسام وتی کاکەوە چیەکەی بۆ شۆڕۆی من چرێک سەرم گرتووە گاگە من نەمزانی ئەتەوە بە سەراتی خۆش حل لە بیرمان ناچێتەوە دوای ڕۆشتمەوە لە دوای دواوە جێگەیانکردمەوە تا سەرم بەرکەوت باش بەرپڕ بکرد لە کەناڵی ئاسمانی پەیامەوە لە لای کارمەندەکانەوە پەیامی تۆمان گواستەوە ئێمە هیوادارین ئەم جەژنە ببێت تەمایی خۆشی و ئارامی و تەبایی لەسەر تاسەری هەرێمی کوردستاندا جەژنی هێنانەدی خۆشی و ئاواتی هەموو لایەک بێت جەژنی کۆتایهێنانی قەیرانەکان بێت هیوادارین ئەم کاربەندە بەڕێزانە ئەم سەربازەونانە بەردەوامن لە کارکردن بۆ ئەوەی کەناڵی ئاسمانی پەیام ڕوونتر و گەشاوەتر و بەخزمەتر بێت هیوادارین خی گەورەش یارمەتی من و تەواوی هەموو ئەو بەڕێزانە بدا کە لەم کەناڵەدا کار ئەکەن بۆ ئەوەی زیاتر خزمەتکاری میلەتەکەمان بین بۆ ئەوەی زیاتر پەیامی هاوڵاتیان بخێنە سەر شاشەکان و مەعاناتی ئەوان بگوازینەوە بۆ ئەوەی پەیامەکانی ئەوان زیاتر بدەین بە گوێی دەسەڵاتدارانی ئەم هەرێمە و ئەوانیش بەخۆیاندا بچنەوە بەڵکو و کۆتایی بەم قەیرانە بهێنن هیوادارین کارمەندەکانمان سەرکەوتوو بن لەش ساقی و کامرانی بۆ هەموو لایەک جەژنە پیرۆزە دووبارە بۆ هەموو لایەک خی گەورە ئەم جەژنە بۆ هەموو لایەکمان بەخۆشی بگەڕێت بۆ هەموو لایەکمان بگات تەمایەی خەندە و خۆشی و ئارامبوونەوەی دڵەکان ئیتر قەیرانەکان لێرەوە کۆتایی بێت پەیامی ئەم جارەشمان لە کەناڵی ئاسمانی پەیامەوە گەیشتە پەیان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە میهرەبان ئەسپێرین خی گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.